تاوەکو دێ ئاگرەکەی کۆگای سەر ڕێگای کەرکووک هەولێر زیاتر تەشە ناکات و وەروە فراوانترە بێت کەمێ لەمە بەر لەگەڵ کە چەند شایەت حاڵی قسەم کرد سەبارەت بە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە باز لەواکەن ئاگرەکە سەرەتا لە پوش و پەلاشەوە دەستی پێکردووە وەروە گواستراوەتەوە بۆ ئەو کۆگایانێکە لە پشتی منەوە دیارەگەر هاوکارم یارمەتی دەربێت دیمەنەکان بگوازێتەوە سەرەتا گواستراتەوە بۆ ئەو کۆگای یەکەم کە ڕۆنی تیاڵگیراوە و ئاگرەکە بەهۆی ڕەشەباوە زیاتر و زیاتر تەشەنەی کردووەتەوە سەبر گواستراوەتەوە بۆ کۆگای مەخزنەکانی ترەوە کە بابەتی جیای تێدایە جگە لە ڕۆن هەندێک مەخزنی تر ئۆتۆمبیلی مەکانی کشت و کاڵ و پیشەسازیەکانی تایە بەڵام ئەوەی باس لێەوە دەکەن ئۆتۆمبیلەکان دەرچوونە ئەوەی هێتا ئێستاژێ هیچ ژیانێکی ژیانی نییە جگەل لە مادی و تیمەکانی بەرگری شارستانیژە لێرە سەرقاڵی کۆنتترۆلکردنن کە زیاتر لە 12 تیم ئەلێرە لە هەوڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەدان بەڵام وەکو لە دیمەنەکەدا دیارەوەی بینن ئاگرەکە هەر بەردەوامە واروە بۆتە هۆی پەخستنی ڕێگای کەرکووک هەولێر وە شۆفێران ناچارن ڕێگای کۆنی کەرکووک بەکاربێنن بۆ هاتشۆکردن ئەمەی دەیبینن تاوەکو ئێستا تیمەکانی بەرگری شارستانیەر سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن وەروە ئاگرەکەش تاوەکو دێ زیاتر تەشە ناکات و ئەوەی باسی لێەوە دەکەن تاوەکو ئێستا هیچ ژیانێکی ژیانی نییە جگە لە مادی.